دوای 32 ساڵ لە حکومڕانی کوردی دوو ئاراستەی سەرەکی و جیاواز بۆ شێوازی مامەڵەکردن لەگەڵ کۆمەڵگە و پەروەردەی تاک لە هەرێمی کوردستان دەرکەوتوون. ئاراستەی یەکەمیان ئەلمانیەکانن کە بودجەی زەبەلاحیان بۆ بەلاڕێدابردنی کۆمەڵگا و تێکدانی شیرازەی خێرزان و هەڵوەشانەوەی نەریتەکان خرج کردووە و ئاراستەی دووەمیشیان ئیسلامیەکانن کە شەو ڕۆژیان خستۆتە سەر یەک بۆ ئەوەی ڕێڕەوی کۆمەڵگا لە گرێژنا دەرنەچێت. دوو حیزبە ئەلمانیەکە و هاوشێوەکانیان فلم و درامای بیانی نامۆ دۆبلاژ دەکەن، یانەی شەوانە و مەسازخانە و قومارخانە دەکەنەوە، شاری نیشتەجێبوونی تایبەت با بەدڕەوشتی واڵا دەکەن، سوکایەتی بازانایانی ئاینی دەکەن و گەنجانی موسڵمان لە کونجی زیندان دەخزێنن، بەڵام کاتی هەڵبژاردن لە ڕێی ئاهەنگ و مەراسیمە ئاینیەکانەوە دێنەوە ناو خەڵکو و کەسیان لە خۆ پێ موسڵمانتر نییە. ئەمڕۆ بەزاراوە و لە ژێرناونیشانی ئەلمانیەت ڕۆژانی پێشوو بە ناوی لیبرالیەت بە ناوی مارکسیەت بە کۆمەڵێک ئایدۆلۆژیای سەیر و سەمەرە، بەڵام ئایا چیان بە دوای خۆیان داهێنا؟ ڕێک وەسفە قورئانیەکە لێرەیە ئین الملوک ئیذا دەخلوا قەریەة ئەفسەدوها وجعلوا ئەعیزەتە ئەهلیها ئەذلە. بەتەئکید کار بەدەستە نادادپەروەرەکان لە خوانە ترسەکان کاتێک کە دەسەڵات دەگرنە بەر لە هەر شوێنێک ئەو شوێنە وێران دەکەن، خەڵکەکەی سەرگەردان دەکەن. لە بەرامبەر ئەلمانیەکاندا ئیسلامیەکان با داهات و توانایەکی دارایی سنووردارەوە دەیانەوێت کۆمەڵگا و تاک بە پەروەردەی ئیسلامی گۆش بکرێن. لەم پێناوەشدا سەدان ڕێکخراوی پەروەردەیی و سەنتەری قورئان خوێندنیان کردوتەوە و وانەی زانستە شەرعیەکان لە بارەگاکانیاندا دەڵێنەوە کۆمەڵی دادگەریش لەو مەیدانەدا پشکی شێری پێبراوە. ئیسلامیەکانی کوردستان بە تایبەتی یعنی بڵین خاوەن پرۆژەی ئامانزدارن بە تایبەت پتەوکردنی نێوان خوا و خەڵک و لەو بۆ بەدەهێنانی ئەو ئامانجەش خاوەنی کۆمەڵێک مەدرسە و شوێنی خزمەتکردنی خەڵکن بۆ بەگەیاندنی ئەو ئامانجە و خەڵک بەگەیاندن بە خوای پەروەردگار و پتەوکردنی ئەو پەیوەندیە. ئەوەی کۆمەڵی دادگەری و ئیسلامیەکانی دیکە بۆ پاراستنی شیرازەی خێرزان و کۆمەڵگەی کوردی و نەریتە جوانەکان دەیکەن کاریگەریەکی گەورەیان لەسەر هەرێمی کوردستان بەجێ هێڵاوە و هەر کونج و کەلەبەرێکی ئەم وڵاتە تەماشا دەکەیت دەست و پەنجەی ئیسلامیەکانی پێوە دیارە. دەیانەوێ خێزان لەبەر یەک هەڵبوەشێنەوە کە خێزان لێکەوە هەڵۆشایەوە ئەوەی ئەوان دەیانەوێت ئەوەیە بەرنامەی وان، بەڵام ئێستا لە کۆمەڵگەیەکی کوردی کوردەواری خۆماندا ناتوانن جێبەجێ بکەن وەنا پێیان ناکرێ، چکە ئەگەر بۆیان بڕوە و نەبوون ئەگەر ئیسلامیەکان نەبێ ئەو ئیتیزای ئیسلامیە بە شێوەیەک کارەکەن، بە شێوەیەک هەوڵەدەن شیرازەی خێزان تێک بدەن. بۆیە بوونی ئیسلامیەکان زۆر زۆر گرنگە لە کۆمەڵگا. لە ڕابردوودا چەندین جار ئەلمانیەکان هەوڵیان داوە دیاردەی نامۆ بێنە ناو کۆمەڵگەی کوردستانی بە یاسا بیسەپێنن، بەڵام ئیسلامیەکان بۆ پاراستنی شکۆی خێرزان و ئاین و کللتوری کوردی ڕێگریان لەو یاسا بیانیانە کردووە. لە نێویشیاندا کۆمەڵ و ئیسلامیەکانی دیکەش تووشی دەیان کێشە و ئاریشە بوونەتەوە و بربەستی جۆرا و جۆریان بۆ دروست کراوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.